بإلكترونيكنا دارين خوين عراقي يك جوان ريانا يك جوان أرمانجناكو دهات بيزيدا بكتن أميزات السر بسيستم راوستين كاك جوهر دوباره بخير هاتي سپاس بو بودا اف سیستمی که نول العراقي كافتيا ورجه باجي كرني ده دكاري چه ارمانجا كي بيك بينت العراقي عراق بحثي قالك ارمانجان دكاتن يك جوان زيدا كرنا دهات نهشتنا قنداليه کار آسانی کردن مامالین بازرگانی سپاس دەکەم پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە دەمەوێت لەوە دەست پێ بکەم گومرجی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینی 1990 کەەوە بکە لە ساڵی 1992 گومرجی هەرێمی کوردستان دروست بوو ساڵ بە ساڵ پەرەی بە باشترکردنی ڕێکارەکانی گومرگدا ئەوە بوو تا گەیشتە دوای ئازادی عراق ئێمە لە هەرێمی کوردستان بە سیستەمێکی لۆکالی دەواازەکانمان بەڕێوە دەبێت لۆ نەهێشتنی گەندەڵی و باشتر کاتگەڕانەوە بۆ هاوردەکردنی کاڵا و کاروبارەکان دواترەوە بوو هەر لە زووەوە هەرێمی کوردستان بیری لەوە کردەوە پێویستە سیستەمێکی ئەلکترۆنی مەنەفێستی گومرجی گرژگیر کە لەلایەن کۆمپانیایەکی ناوخۆ دروست کراوە حکوومەتی هەرێم خۆی سەرپەرشتی دەکات هەر لە سەرەتای ساڵی 2017ەوە ئێمە بە سیستەمێکی پێشکەوتی ئەلکترۆنی مامەلەکانی گومرجی بەرەو پێش دەبێت لە ئێستادا عراق دەستی کردووە بە ئەلکترۆنیکردنی دەواازە سنووریەکانی خۆی بە فڕۆکەخانەکانیشەوە تامان دوای چەند ساڵێک دوایەوەی کە ئێمە لێرە ئەو سیستەمە پێشکەوتوەمان هەیە عراق لەگەڵ یونکتات گرێبەستی کردووە UN ئەو سیستەمەی لەلای ئەوانەوە مەسەرەن بۆ دابین کراوە دەیەوێت سنوورەکانی خۆی لە بابەتی ئەوەی کە گەندەڵی و قاچاغی و بێسەروبەری کە لە دەواازەکان هەیە باشتری بکە ینی هەدەفەکە ئەوەیە کات و لە هەر سنوورێک بتەوێ سیستەمێکی ئەلکترۆنی دانێ بۆ ئەوەی گەندەڵی کەم ببتەوە کات بگەڕێتەوە دژی ئەو گوتنە هەبوو لە ناو پاکێجی هاوکارەکانمان دەکەل یەک لە خاوەنکارەکان بوو دەڵێتن کە ینی مامەڵەکانیش بەو سیستەمەدا تێپەڕ دەبێت دەڵێت هیچ ئەوە ناکاتن کە گەندەڵی نەهێڵێتن ئەو سیستەمە لە عێراقیان کەم بکاتەوە تەنها کار ئاسانی مامەڵەکانە خۆی زانیاری تەواو لەسەر سیستەمی ئەوان ئێمە زانیاریمان هەیە تا حدێک بەڵام من باسی سیستەمی خۆمان بکەن بۆ نمونە ئەگەر بڵێن وڵا سیستەم کە هەبێ تەنها شتیشی بەناودا تێپەڕە بێ بەڵام گەندەڵیە نەخێر باشی ئەو سیستەمە ئەوەیە کاتێک قاچاغی یاخود بێ سەروبەری و گەندەڵی لە هەر سنوورێک بکرێت کاتێک سیستەمی لێوێ ئاشکرا دەبێت دیارە بێ یاخود بۆ ئەزانن لە سنوورێک قاچاغی هەیە لەبەرەوەی سیستەمی هەیە ئەگەر سیستەم نەبێ نازانرێ قاچاغی هەیە سیستەم ئەوە بنبڕەکە ینی ئەگەر بیاوێت قاچاغیش بکە ئەبێ لە دەرەوەی سیستەم بکە کە لە دەرەوەی سیستەم کردی مەنەفێسی بۆ دروست ناکرد پسولەی بۆ دروست ناکرێت یعنی هەندێک ڕێکار هەیە ناکرێت کەواتە بە ئاشکرا و بەڕوونی دیارەکەەوە کارێکی قاچاغی دەکرێت ینی ئەوە باشی ئەو سیستەمە باشی سیستەمەکانی خۆمان هەرێمی کوردستان لە کە 2017ەوە ئەو سیستەمە کەوتەواری جێبەجێکردندا و فراوان بۆ تا فروخانەکانیشی لە خۆی گرتووە چه خاڵی تێدایەکە وا بکاتن جێوازیەک لەگەڵ ئەم سیستەمی ئێستا عێراق کەوتە بواری جێبەجێکردندا هیچ پەیوەندیان بە یەکدیوە نییە هیچ پەیوەندی بە یەکترەوە نییە سیستەمە سیستەمێکی ناوخۆی و لەلایەن کۆمپانیایەکی ناوخۆی دروست کراوە حکوومەتی هەرێم خۆی خاوەندارەتی دەکا سیستەمەکە لە زۆرەوە کە دانیشتوونە لەگەڵ ئەوانی شارەزانە لەسەر سیستەمی ئەسی کۆدای عراقی لە زۆر ڕۆوە هەتا پێشکەوتوتر و باشتریشە ینی گونجاوترە لەگەر سنوورەکانی هەرێمی کوردستان دەگونجێ بەسی ترین شت کە من باسی بکەم بۆ نمونە ئەگەر لە سیستەمی ئەسی کۆدا ئەنتەرنێت نەبێ خەت کێشەیەکی تێدا بێ ئەبێ مامەلەکانی گومەجی بوەستێ بەڵام لە هەرێمی کوردستان نێتوەرک لە خودی سنوورەکان دابەش کراوە ئەنتەرنێتیش نەبێ کارەکان ناوەستی ئەڕوا بەڵام کەی ئەنتەرنێت گەڕاوە یەکسەر داتایەکان تۆمارە هەمووی تۆمارە کەس ناتوانانی دەستکاری بکە سکوریتیە یەکسەر داتایەکان گوازرێتەوە مرکز کە بەسراوەتەوە بە گشتی گومرگ و سێڤەری ڕئیسیمان کە لە کێشەیەکی گەورەی خۆی ئەنتەرنێتی زۆر کێشەی طبعاً لە زۆر وا دەکە مامەڵەکان هەر خاوتر ببنەوە لە زۆر وڵاتی دنیا زۆر جار هەیە کە هەندێک کار دەوەستێ لە بەرەوەی ئۆنلاینە بەڵام لە ئەو سیستەمەی خۆمان کێشەی ئەوەی چارەسەر کردەوە لە بەرەوەی ژێرخانی ئابووری ئەنتەرنێت زۆر جار هەیە لەبەر سەختی شوێنەکانی سنوورەکانی خۆمان یاخود بە باشی ئەنتەرنێت لەوێ کار ناکە هەندێک جار دەپچڕێ تۆ ناکرێت 24 سعات یاخوانێک جار زۆر لە چەند ڕۆژێک زیاتر کێشەی ئەنتەرنێتت هەیە ئەو حرەکەیە بوەستێنی
چارەسەری ئەوەش کراوە لە سیستەمی ئێمە بەڵام لە ئەسی کۆدا کە ئەنتەرنێت نەبێ سەر کارەکانەوە وەسێ باشە ئەسی کۆدا لە عێراقە کەوتە بواری جێبەجێکردندا ئەگەر باسی وڵاتانی ناوچەکە و دنیا بکەین لە تا چەند ئەو سیستەمە کاری پێ دەکرێتن بە پێی زانیاری خۆم کە لەسرم وەرگرتووە ئەسی کۆدا لە 102 وڵات و هەرێم و ناوچە پیشەسازیەکان ئیشی پێ دەکرێت بەس ئەوەی کە من سەیرم کردن زیاتر وڵاتە کەم دەرامەت و دەوڵەتە نامیەکانن کە توانای دروستکردنی سیستەمێکیان بەخۆیان نییە بەڵام هەرێمی کوردستان پێشتر چەند ساڵێک ئەو سیستەمە ئەلکترۆنی بەخۆی هەیە باشە ئەو سیستەمی هەرێمی کوردستان وتت پێشکەوتوترە کە پێشکەوتوترە بچی عێراق سوودی لە یە هەرێمی کوردستان نەبینیوە هیچ نەبێ بۆ ئەو خاڵە ئەرێنەیە کە باسی ئەنتەرنێتت کرد ئەنتەرنێت ئەگەر نەبێ یان سز بێ یان خاو ببێتن مامەڵەکان لەوێ دەواستن لە سیستەمی ئەسی کۆدا لە هەرێمی کوردستان ناوەستێ کەواتە بۆچی سوودی لە هەرێمی کوردستان وەرنەگرتووە خۆی ئەوە بە پێی کادیرە ئەکادیمیەکان و هەتا دەستەی دەواازە سنووریەکانی عراقیش کە لە 2012 سەردانی هەرێمی کوردستانی کرد سەیری سیستەمی ئێمە کردو بۆیان شەڕعکرد کە بەو شێوەیە گومرگەکانی ئەوان ئەو کات ئیشان پێ نەدەکرد سیستەمی لۆکالی خۆیانە بوو زۆر معجیبن بە سیستەمەکەی ئێمە بەڵام لەوانەیە سیاسیەن ئەوان قبولیان نەبێت کە سوود ئەزمون لە هەرێمی کوردستان وەربن هەدەفەک ینی ئەوەی من بیری یەکەمەوە هەر ئەوە بیت ئەگەرنا سیستەمێکی باشە و سکوریتیە و زۆریش پێشکەوتووە لە هەرێمی کوردستان ئێستا تاڵ کەوتە بواری جێبەجێکردن لە هەموو دەواازە لە کابینەی هەشت سێ دەواازەی سنووری نێودەوڵەتی ئیشی پێکرد دواتر لە کابینەی نۆ پەرەی زیاتری پێدرا فڕۆکەخانەکانی گرتەوە برایم خەلیل و ناوچەی پیشەسازی سێجێک گرتەوە و هەروها سنوورە فەرمیەکانی تریش کە لە ڕووی تعلیمات و پێناسی گومرجەوە ڕفتن ئۆنلاین بەو سیستەمەوە کە ئیشی پێ دەکرێت کاک جەوهەر ئەمە تا چەند کاریگەری لەسەر جوڵەی بازرگانی دروست کردووە ئەگەر ئەو کار ئاسانیایی هەیە کەوتە دەبێت زیاتری کرد بێت مامەڵەکان ئاسانتر تێپەڕ ببن لە خەڵا سنووریەکە طبعا ئەگەر ڕۆژانە دەواازە سنووریەک بۆ نمونە ئەگەر نمونە بێنینەوە 400 بار هەڵگری هەبوو بێت داخل ببێت لەوانەیە بەبێ ئەو سیستەمە لە بەیانیەوە تا 12 شەو خەریک و بێت تا ئەو مامەڵانە ڕایی بکە یاخود بە دەست زەحمەتر ڕایی بکە یاخود بە شێوازێک ڕایی بکە کە لەوانەیە مەجای گەندەڵی ئەوەی تێدابێت بەڵام ئێستا و ئاسانکاریە کراوە کە ئەو 400 سیارە لە هەمان ڕۆژ لەوانەیە بە نیوەی زیاتر کاتەکەی بۆ بگەڕێتەوە کار ئاسانی ینی کارەکان زووتر پرسێکی دیکە کە لە عێراق هەبوو زۆر جار گوتو بێژ لەسەر کراوە و باس کراوە کە کاری پێ بکەتن دەنەنی GPS بۆ بار هەڵگراکان باوانەیە کە لە هەرێمی کوردستان تەواو عێراق لە جوڵادان لە جوڵای بازرگانیدان ئەمە وردەکاری چییە گەیشتە چێ بوو چییە؟ ئەوە بابەتی ترانزیتە کە عراق بڕیاری داوە ترانزیت لە هەموو عراق پێشتر کە نەبوو ئەو سیستەمی ترانزیت وەستا بوو لەگەر کۆمپانیایەک گرێبەستیان کردووە کە سیستەمی GPS بۆ ئۆتۆمبیلەکاندانن لە زیاتی ئەو شێوازە کلاسیکەی پێشووتر کە نووسرا و مەموری گومرجی لەگەر بڕوە بەڵام بە سیستەمی کۆنتترۆل کراوە بە سیستەمی GPS و کامیرا کە لە دەواازە سنووریەک بارێک بەناو عراقدا بیەوە تێپەڕ بێ بۆ وڵاتێکی تر بەپێی ئەو سیستیمە GPS و کامیرەیەک کۆنتترۆل دەکرێت تا دەگاتە ئەو دەواازەیە و دەرەچێت بەڵام ئەو سیستەمە ئێستا ئەوەشیان ئێمە لە هەرێمی کوردستان ئامادەین سێرڤەرمان ئامادەیە هەموو شتێک ئامادەیە عراق تا ئێستا ئامادەنە بۆ کاری پێ بکەین ئەوان هەر بە شێوازە کلاسیکەکەی تا ئێستاش بارە ترانزیتەکانیان کە نردویانە بە مەمور دەنێرن سیستەمەکەیان بە تەواوی ئامادەنیەکەیشی پێ بکەین باشە پرسێکی دیکە پلان چییە؟ ئەگەر بۆ ئەمساڵ باسی بکەین بۆ دەواازەکانی دیکەی سنووری هەرێمی کوردستان بوونە دەری هەیە ئێستا بەس بوو گەشتاری بەکاردێتن بوونە زێدە و دەریەکانی دیکەیە بوو بازرگانیش چاو لەسرە پلان هەیە کە دەواازە سنووریەکان تامان هەر ناوچەیەک کە گونجاو بێ بۆ دروستبوونی دەواازە سنووریەک لەگە وڵاتێکی دراوسێ بۆ نمونە دەواازەی زێتمان هەیە لە سنووری مێرگەسۆر لە ئێستادا گەشتیاریە بەڵام هەردوو لە هەردوو لا هەیە ینی لە هەرێم لە لای خۆمانەوە هەم لە وڵاتی تورکیا هەندێک بەربەست و ڕێگا و شتی بچووک مابوون ئەگەرنا بۆ خۆشکردنی ئابڵێ خەریکی چارەسەرکردنین لای ئێمە ڕێگایەکان ئێستا تەواو بوون مەسەن بۆ نمونە لە سنووری تەوابوون لە چ ڕێوایکەمە بەست بە وازەحتر ڕێگایەکان خێر کراون تەخفیت کراون خۆش کراون تاوێ دەکرێت مەسەن بۆ نمونە بە بازرگانیەک نەکوەکو تڕێ لەو وەکو سنوورەکانی تر لەوانێ ناوچەکە وا مؤهل نەبی وەکو بەڵام دەکرێت بازرگانیەکی ئۆتۆمبیلی بچووک تێدا بکرێتەوە بۆ گواستنەوەی کاڵا
بە پێی سیستەمی ڕێنمایی گومرجی و تعریف پێناسی گومرجی هاوبەش زۆر باشە زۆر سپاس سپاس جەوهەر مەحموود جێگرێ ڕێبەبەرێ گشتیە گومرگە هەرێما کوردستان سپاس بۆ ئامادەبوونەوە ماندوو سپاس